خۆ کەس بانگ ناکا لەم خەڵکە ئەچێ بۆ ماڵی خوا لە کوڕەی ئەرزی هەمووی دەڕوا خوای گەورە خستێتێ دڵی هەموو ئیمانداران مسلمانان ئەو شوێنە لە دڵی هەمومانە پیرۆزە چکە ماڵی خوا لە دڵمانە زۆر پیرۆزە ئەو کەعبەیە کە ئێستا ئێمە ڕووی لێ دەکەین تەسەوڕەکەی ئێستا من و تۆ هەموو نوێژەکانمان ڕوو لەو دەکەین بەڵام بە چاوی خۆت ئەیبینی ئەچیتە بەرامبەری ئەو کەعبەیە کە ڕووی لێەکەی ئەوە مەشهەدە ئەگە فکری لێ بکەیتەوە ئیماندارانی خۆشەویست پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک بچێتە ئەو ماڵە من حەجە هەر کەسێ حەجی ماڵی خوا بکە بەڵام خۆی بپارێزێ لە قسەوتن لە ڕەفتاری خراپ لە گفتاری خراپ ئەو کاتە چییە وەکەوەیە بێتەوە کە لەدایک بووە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وەکەوەیە لەدایک دەبێ بەڵام بە مەرج ئیماندارە مەرج گیراوە لەوێ سەبرت هەبێ ئارامت هەبێ شتێک خراپ نەیەتە دەمتا کردارێکی خراپ نەکەی هاتیتەوە بەردەوام نەبی لەسەر ئەو کردارانە ئەوە تۆ کەسێکی لەو کەسانەی کە تازە لەدایک بووی لەدایک بوونتەوەیە کە گوناح و تاوانت پێوە نامێنێ ئیماندارانی خۆشەویست پرسیاریان کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کام کردار لای خوا زۆر گەورەیە پێغەمبەری خوا فەرمووی ئیمان بەخوا و پاشانش دانەیەکی و جیاد و غەزا و پاشانش فەرمووی حەجی ماڵی خوا الحەجر المەبرور لەیسە جەزاؤه ئیلا الجەنە ئەو حەجەی کە قەبوڵە بێ هیچ جەزا و پاداشتێکی نییە چێ ئیلا جگە چی نەبێ ئیلا جگە باش نەبێ کە باشتی نەبراوەیە ئەبێتە نەسیبی ئەو کەسانە هەر کەسێ ناوی بۆ حەج دەرچووە بە جوانی خۆی ڕێکخاتەوە بە جوانی خۆی ڕێکخاتەوە نێتی خۆی صاف کاتەوە خۆی ئابادە بکە کە ئەنەما ئاخر حەجەمە کێڵێ دەیتەوە هەر کەسێکش چووە حەج و نەگەڕاوە خوای گەورە لێی خۆش دەبێ کە لەو شوێنە مبارەکە لە قەبرستانی بەقیع لەو شوێنە پیرۆزانەی کە لەگەڵ ئەسحاب و یاوەرانە خوای گەورە دایەنە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەمانش پێ ئەڵێ ئەوانەی کە ناویان دەرەچێ ئەچن بۆ حەج ئەو کەسانە وەفدی خوان نوێنەری خوان ئەوانە خوا هەڵیانی بژاردووە لەسەر خێر و بەرەکەت کە ناویان هاتەتەوە و ناویان هەڵبژێراوە چونکە ئینسانی مسلمان ئەوانە میێوانی خوان ئیمانداران ئەوانە میێوانی خوان هەر کەسێ ناوی دەرچوو بۆ حەج چاک بزانە تۆ میێوانی خوای خوای گەورەش کە خاوەنی ماڵە و تۆش میێوانی تخوا لەو خۆشتر نییە ئێستا تو ئەزیزێکت هەبێ لە دنیادا بشتە ماڵی زۆر عەزیز بێلات و ئەوش تۆی زۆر خۆشگەرەک بێ بچی میێوانداری کە بێت چەنێ خۆش بێ بێت تۆ بەندەیەک من و تۆ کە بەندەی خواین و نەحبار و تاوانبار ئەچینە ماڵێک ماڵی خۆیەتی داود عەلەیهی سەلام ئەفەرمێ ئەو کەسانەی خودایە ئەو بەندانەی کە دەبەخشی و سەردانی ماڵی تۆ دەکەن واتە دێنە ماڵی تۆ ئەوانە چیان بۆیە ئەمجا فەرمووی هەموو میێوانی خوای پەروەردگار فەرمووی بە داود عەلەیهی سەلام ئەی داود هەموو میێوانێک حەقی هەیە لەسەر خاوەن ماڵ مافی هەیە لەسەر ئەو خاوەن ماڵە کە دەچێتە ماڵەکەی داود عەلەیهی سەلام فەرمووی مافی چییە ئەی خوایە ئەی پەروەردگارە ئەوش فەرمووی چاک بزانە ئەوەی گەدێدە ئەم ماڵە لە دنیا ئەوە لەشی ساغ دەکەم و لێی خۆش دەبم و ئەگەر گەیشتم پێشی ئەوە لە هەموو تاوان و گوناحەکانی لێ خۆش دەبم ئەمانەیە کە خوای پەروەردگار ئەیداتە ئەو کەسانەی کە ئەبنە میێوانی خوای پەروەردگار ئەگەر وابوو حەجێکی جوان و چاک و پاش کە ئەنجامندا ئەو کاتە چییە بێ ئەو کاتە ئەبیتە کەسێک کە دێیتەوە وەکەوەی لەدایک بووی لە دنیادا هیچ تاوان و گوناحت پێوە نەماوە و سڕاوەتەوە